بەرین لە پارێزگای سلێمانی بۆ کردنەوەی قوتابخانەیەکی 24 پۆلی لە دیلانستی کە لەلایەن برای بەڕێزمان کاک دیاری قەزاس دروست کراوە و پێشکەشی وەزارەتی پەروەردە کرد. کاک دیاری ڕۆڵی گرنگی هەبووە لە دروستکردنی چەندین خزمەتگوزاری دیکە لەم شارەدا کە پێوترێ دیلانستی لە بنکەی تەندروستی لە باخچەی منداڵان و هەروەها دروستکردنی ئەم قوتابخانەیەش جێی سوپاساوە بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس و پێزانینی خۆمانی ئاراساکەین دەستخۆشی بێت. حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە ڕابردوو جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاند بڕیار لەسەرەوە درراوە 23 قوتابخانەی دیکە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و دووهۆک و هەولێر تەواو بکرێت کە 16 ملیار دینار زیاتری بۆ تەرخان کراوە و لە ئایندەیەکی نزیک دەسەکرێتەوە بە کارکردن لەو پرۆژانە. بەو شێوازەش دەتوانرێت بەشێک لەو لۆدەی کاکەوێتەوە سەر قوتابخانەکان یان هەندێک لەو گەڕەکانی کە پێویستیان بە قوتابخانەی نوێ تەواو بکرێت. سپاس بۆ هەموو بەڕێزانەی کە هاوکار بوون لە دروستکردنی قوتابخانە و پێشکەشکردنی بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی بەرچاو لە سەرمایەداران و بەرهێنان درێغیان نەکردووە لەوەی کە ڕۆڵی گرنگیان بینیوە بۆ دروستکردنی قوتابخانە و باخچەی منداڵان و پێشکەشی وەزارەتی پەروەردەیان کردووە. جێگەی سپاس و پێزانینن. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی وەزارەتی پەروەردە و هەروەها لەسەر ئاستی دەستەی وەبەرهێنانیش ئێستا سەرقاڵی پێداچوونەوەی بە هەموو ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان وەرگرتووە و لەسەر وەبەرهێنەرەکان هەیە کە دەبوو قوتابخانە دروستکەن بەڵام دروستیان نەکردووە کە بە شێوازێکی یاسایی پابەند دەکرێن بە دروستکردنی قوتابخانەی نوێ و هەماهەنگێکی باشمان هەیە ماوەیەکی زیاتر لە چەند مانگێکە لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەم هەماهەنگانە بەرهەمی باشی لێ دروست بوو و هەروەها بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان هیچ مۆڵەتێکی وەبەرهێنان لەمەوە دوا نادرێت بەبێ ئەوەی کە لەناو ئەو پرۆژانە قوتابخانە و هەروەها پێداویستیەکانی دیکەی خزمەتگوزاری گشتی تێدا نەبێت. لەبەرەوە تەوەقوعمان وایە کە بتوانین لە ئایندەشدا لە ڕێگەی ئەو سەرمایەدارانەی کە خۆبەخشی دێن و هەروەها لە ڕێگەی ئەو بەرهێنانەی کە پابەندبوونیان لەسەر بۆ لە ڕووی یاساییەوە قوتابخانە دروستکەم بتوانین بەردی بناغەی چەند قوتابخانەیەکی دیکەشدا بنرێت. سەبارەت بە پێداویستیەکانی ئەم قوتابخانەیەمە بەڵێنمان پێدا بەیانی ئەوەی کە پێمان نەکرێت کە وەزارەتی پەروەردە هەموو پێداویستیانەی کە شیاون بۆ ئەوەی کە ئەم قوتابخانەیە بتوانێت پرۆسە و کارەکانی خۆی بەڕێوەبەرێمەوە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دابین یەکەین و بە ئاشتی سەرشانی خۆمان ێزانین. دووبارە بە خێراتنی هەموو لایەنکەم و سپاس بۆ ماندووبوونی مامۆستایان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات و برایانی بەڕێز مامۆستا دڵشاد و مامۆستا عومەر. دووبارە بە ناوی وەزارەتی پەروەردەش سپاسێکی تایبەت بۆ برای عەزیزمان کاک دیاری یەکەین کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە تەواوکردنی ئەو قوتابخانەیە بە هیواین بتوانین ژنگەیەکی ئارام و دروست بێ بۆ قوتابیان و خوێندکارانی ئێمە و لە شێوون لایەکان سات بۆ. زۆر سپاس.